چیرۆکی ئەو سوڵتانە عوسمانیەی کە بۆ پاراستنی کورسیەکەی کوڕەکەی خۆی کوشت و دواتر لەسەر گۆڕەکەی بۆی گریا. کوشتنی کوڕ و برا و برازا لەناو بنەماڵەی عوسمانیدا دیاردەیەکی باو بووە بۆ پاراستنی تەختی دەسەڵات. یەکێک لە بەناوبانگترین چیرۆکەکانیش کوشتنی شازادە مستەفایە، کوڕە گەورەکەی سوڵتان سلەیمانی قانونی. شازادە مستەفا کە لە 1515 لەدایک بوو لە 1553 کوژرا، وەک میراتگری تەخت بە زیرەکی و کاریزما ناسرا بوو. نازناوی سوڵتانی داهاتووی لێنرا بوو، بەڵام ئەو ناوبانگەی خێری بۆی نەهێنا. بووە مای نیگەرانی سوڵتان هوڕەم، ژنی دووەمی سوڵتان سلەیمان کە دەیویست کوڕەکانی خۆی ببنە جێنشین. هوڕەم بە بەردەوامی سوڵتان سلەیمانی لە دژی مستەفا هان دەدا، بە تایبەتی دوای بڵاوبوونەوەی دەنگۆکان لەسەر پەیوەستبوونی سوپا بە شازادەوە. پێی دەوت دەیەوێ کوتەتا دژت بکات و بتکوژێت. پەیتا پەیتا سوڵتان بەو گومانە خراپانەی لەبارەی کوڕەکەی پێی دەوترا باوەڕی دەکرد و قینی لە کوڕەکەی زیاتر دەبوو. دوجار بە پاساوی پاراستنی تەختەکەی سوڵتان سلەیمان بڕیارێکی دڕندانەیدا. لە کاتی هەڵمەتی سەربازی دژی سەفەویەکان لە ساڵی 1553دا مستەفا کە فەرماندەیەکی سەربازی بوو بانگ کردە خێمەکەی خۆی. سەرەڕای ئاگادارکردنەوەی لەلایەن نزیکەکانی لە مەترسی چوونی، بەڵام مستەفا ڕەتی کردەوە هەڵبێت. وتی ئەگەر باوکم بیەوێت بمکوژێت بە شکۆمەندیەوە دەچمە لای نەک هەڵبێم. شازادە کە چووە ناو خێمەکەی باوکی دەست و پەیوەندەکانی سوڵتان ڕاستەوخۆ بە پەتێکی حەریر خنکاندیان کە ڕێگایەکی باو بوو بۆ لە سێدارەدانی شازادەکان بە بێڕشتنی خوێن. ئەم حکومە بە فەرمانی ڕاستەوخۆی سوڵتان سولەیمان خۆی جێبەجێکرا کە لە پشت پەردەوە تەنها گوێی لە دەنگی لە سێدارەدانەکە گرت بەبێ ئەوەی ڕێگری لێ بکات. چەند ساڵێک دواتر دەجێردرێتەوە کە سوڵتان سولەیمان بە پەرۆشیەوە سەردانی گۆڕی کوڕەکەی کردووە و وتوویەتی وامزانی دەوڵەتم لە فیتنە ڕزگار کرد، بەڵام دڵم دوای ئەوە ئارام نەبوو.